زۆر جار لای نووسەران وایە کە میلەت ناهۆشیارە. دەکرێت ئەوە لە ڕوانگەی تۆ بزانم چۆنە؟ وڵی من قەت لەو تەمەن سوپاست دەکەم کە پێم ناڵێ ڕۆشن بیر و چی ئەوانە هەرڵی نووسەر چونکە ئیشی من هەر ئەوە بووە، بەڵام من میلەتی خۆم بە سەرچاوەی شکۆ و گەورەی خۆمەزانم، هەر بۆیەشە بەو زمانە ئەنووسم کە میلەتەکەم قسەی پێکاوە ئەو زمانەش شوناسی ئێمەیە و من شەڕ بۆ ئەوواکەم. بۆیە میلەتێکە بینم کە زۆر بە تەحملە، زۆر بە ڕێزە، ڕێز لە خەباتی خۆی ئەگرێ وەکو میلەت، توانای هەڵکردنی لەگەڵ جیاوازیە هەیە حتا ئەگەر غەدریشی لێ بکەن. تۆ لە ئێستا ئەبینی ئەم هەموو هاوڵاتی عەرەبەیان هێناوە بۆ ئێرە کە غەدریشمان لێ یەکەن، یەکەم غەدریژەوەی زمانەکەمان فێر نابن و بۆشیان گرنگ نییە. بەڵێ پێت دەڵێ بە عەرەبی قسەم لەگەڵ بکە، اینجا کەواتە تۆ هەست بە نەوعێ لە کەمایەتی و سوکایەتی پێکردنیش ئەەکەی لە شار و وڵاتی خۆت و ناو ماڵی خۆتە. بەڵام میلەتی ئێبەت ینی لەبەر ئەوەی ڕابردوویەکی کولتوری و شارستانیەتێکی ئەوەندە دێریدی هەیە کە بە درێژایی ئەو 15,000 ساڵە لەسەر خاچی خۆی کە ماوەتەوە قبوڵی هەموو جیاوازێکی کردو. هەموو جیاوازێک لێرە 2000 ماوەتەوە. تۆ ئاینەکانەگری ئاینە پێش تاک خوداییەکانیش، ینی پێش ئاینی جوو مەسیحیەت و ئیسلام کۆمەڵێک ئاینی دێرینی تر لەم ناوچەیە هەن وەکە ئەم ئاینە تاک خوداییانەش دێنە ئێرە هەر جیانە بێتەوە. من جارێک وتم ئەگەر وڵاتێک جیاوازی پەرست نەبێ و ڕێز لە ئەوانی تر نەگرێ و شوناسێکی پڕی نەبێ لە خۆیدا، چۆن هەموو خەڵکی سەر بە ئاینەکانی دی لە یەک دێدا نیشتەجێ ئەبن و لە یەک کانیش ئاو دەخۆنەوە. ئەوە نیشانەی ئەوەیە کە ئێمە شکۆی خۆمان لەو ڕابردووە دێرینەوە هێناوە و ئەمە بە بڕای من ئەرچی یەکەمی نووسرانە ئەبێ ئالەوێەوە سەیری گەورەی نەتەوەی خۆیان بکەین. ئینا خۆ ئێمە لەو میلەتانە نین بڵێ ئەوەندە گەورە بوو بین خەڵقی ترمان داگیر کردوێ. یەک نمونە نییە لە تاریخا لەسەر دەستی ئێمەی کوردەکان ئیمبراتۆریەتێک مەسەلەن ئینقرازی کردبێ و نەمابێ. وانە ئێمە بەس بەرگریمان لە خۆمان کردووە. بۆیە گەورەی ئێمە لە گەورەی و حەجمی قەبارەی ژمارەی زۆریمانەوە نییە، لە گەورەی نەتەوەییمانەوەیە کە هونەری ژیان وەک تابلۆیەکی هونەری بۆ ئێمە دروستمان کردووە بە بەردەوامی، هەر لیان ڕووخاندوین ئێمە هەر دروستمان کردوتەوە و پێم وایە ئەمە فۆرمێکی شاعیرانە ژیانە کە تۆ ژیانت ئەوەندە بەلاوە گرنگە حتا لە پێناویدا خۆت بە کوشتەی زانی تا ئەو حەددا، بەڵام بەو مەرجەی کە خۆت ئەمێنیتەوە. بۆی من ئەلێەوە سەیری گەورەی نەتەوەی خۆمانەکەم، سەیری فەوج و دەبابە و پارە زۆری و ئانەی ناکەم، سەیری ئەم شکۆنەتەوەی یاکەم کە گەورەیەکی پێبەخشیوە بەڵام لە هەمان کاتا دابەشیشی کردووە، نیشتیمانی خۆی پاراستووە بەس ئەشی بەخشێ بە ئەوانی تر. بۆیە من ئالەو ڕوانگەیەوە نەخێر زۆر دژی ئەوەشم کە من میلەتی خۆم بەکەم بزانم یاخود بە ناهوشیاری ببینم. ناهوشیاری دۆخێکی زۆر سروشتیە لە هەموو ئینسانێکە، لای هەموو میلەتانیش. ئەوەی ئێمە لە ئێستاە بە ناهوشیاری تێگەین هاوڕێ عەزیز، لای پێشکەوتوترین جە بەو معنایی کە خۆیان بە پێشکەوتوێزان میلەتانی دنیا هەبووە. ئەمە ژن کوشتنە، ئەمە بێڕێزیە بە سروشت، ئەمە داگیرکردنی ئەوانی ترە، ئەوانە هەر هەمووی هەبوون. ئینسان 2000 کاینێکی غەریزیشە و هەموو ئەو تایبەتمەندیە حەیوانیانەی تیان کە لە وەختێکدا ئێمە پێیان ئەڵێن ناهوشیاری یاخو با بڵێن کاری خراپ، بەس ئەمە تایبەت نییە بە ئێمە یا بە میلەتی ئێمە. هەموو میلەتان لەو دنیاە لە ساتە وەختێکدا گەمژەیی خۆیان تاقی کردوتەوە و ئەنجا ئەبن بە میلەتی هوشیار و
پێشکەوتو بەلای منەوە میلەتی منەزانی بۆ هوشیارە چونکە ڕێز لە تاریخی خۆیدا ئێستا کەمتر ڕێزی لە سروشتی خۆی گرتووە لە ژینگەی خۆی گرتووە ئەوانەی بەکارهێناون بۆ بەردەوامی ژیان نەک بۆ وێرانکردنیان ڕاستە ئێستا ئێمە دەستکاری سروش زۆرەکەین لە بەرەوەی تەکنۆلۆژیایکی بەهێزمان هێوانە بەڵام میلەتی ئێمە شتەکانی خۆی لە سروشتەوە وەرگرتوون دروستی کردوون و بەکاری هێناون بەبێ ئەوەی غەدر لە سروشت و لە ژینگەی خۆی بکات.